کۆتاتەوەری بەرنامە گفتوگۆ دەکەین بازەوە دەکەین کە نووسەرێک پاداشتی سێ کتێبەکەی دەبەخشێتە نەخۆشخانەی هیوە هەڵبەتە لەگەڵەوەی کە چەند کتێب یاخود چەند نووسینێک لە ڕێگەی فرۆشتن یاخود داهاتی ئەو کتێبانەوە پاڵ پشتی کراوە بۆ نەخۆشخانەی هیوە جگەلەوەی کە کتێبەکانی چەندین کتێبی با بڵێن یاخود ناوەڕۆکی کتێبەکانی باس لە هەستینەتەوایەتی و کوردایەتی و بەڕاستی دوجار جگەلەوەی کە باس لە کارە خۆبەخشی و خێرخوازیەکەش دەکەین باز ناوەڕۆکی کتێبەکانیش دەکەین بەڵێ هەڵبەتە میوانەکە لە ستۆدی بەیانی کورسات نیوز لامانە وەزانویست لەسەر ئەم بابەتە پەیامێک بڵێ بفەرموو. بێگومان کەم کەس هەیە ئەو کەسانی کە کتێب ئەو نووسەرانی کە کتێبیان هەیە بڵاوەکەنەوە کارێکی لەم شێوەیە بکەن بێگومان ئەمەش هەستێکی تایبەتی هەیە و ئاسوودەیەکی تایبەت بۆ کەسا بەخشە چونکە میهرەبان هەمیشە باس لەوە کرا و ئاسوودەی کە لە بەخشین یاخود هەر کارێکی خێرخوازیە هەیە خێرخوازیە هەیە لە هیچ کارێکی دیکانێ بێگومانم کارش بە هەمان شێوە بەو شێوەیە بێت و وەک ئاماژەش پێکرد مەڵێ هەڵبەتە لە ئێستادا میوانەکەمان لە ستۆدی بەیانی کورسات نیوز ئامادەیە بەڕێز خات و سۆزان حەمەتا کە بەڕێزیان وەکو نووسەرێک پاداشتی سێ کتێبەکەی خۆی بەخشیوەتە نەخۆشخانەوە. خات و سۆزان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بە خێراتی دەمەوێت ئەوە بزانین کە بیرۆکەی ئەم کارە چۆن سەرچاوی گرتووە. بەڵێ بێگومان ئەوی کە لە کوردستان نابژی و هەست بە بەرپرسیارەتی کە پێویستە بیر لەوە بکاتەوە کە بتوانێت بە هەر شێوەیە بتوانێت خزمەت بکات شەرت نییە کە ئینسان پلە پۆستێکی هەبێ پێویستە ئینسانە ناخی خۆیە بتوانێت کە ئەو ئەرکەی لەسەر شانێتی وکو هاوڵاتی ئەوی لە توانای هەیە ببیکات منیش وەکو بەرپرسیارەتێک هەستم بۆ بەرپرسیارەتێک کردو کە چۆن بتوانم هاوکاریکەم ناچاتوانیوە لە ڕێی کتێبەکانمەوە. باشە کاتە سۆزان خان تا چەند گرنگەکە نووسەرانی دیکە یاخود نووسەرانی دیکە دەست بن بەم کارە و پاداشتی کتێبەکانیان ئەو کتێبانەی کە بڵایەکەنەوە چەند لە توانایانە بە نەک تەنها بۆ نەخۆشخانەی هیوا بەڵکو بۆ نەخۆشیەکانی دیکەش کارێکی لەم شێوەیە بکەن. بەڵێ بەڕاستی و کەوتوتە سەر تاکەکە خۆی ئەو کەسێکە خۆی هەستەکات بۆ بەرپرسیارەتی کە لە ناخی خۆیان هەیە پێویستە هەمومان بتوانین هەرێکەمان لە ئاستی خۆیەوە لە توانای خۆیەوە لە کاری خۆیەوە شەرت نییە هەر تەنها نووسینی کتێبێ هەمانە بڵێ سە سەرمایەدار هەیە کەسانی تر هەیە کاسبکار هەیە کەس هەرێکە پلە و پۆست و یان پیشەکەی خۆی ئەتوانێت ینی وجدانی خۆی ئەوەوە ئاسوودەکا کە خزمەتێ بکە بۆ نەخۆشخانانی کە پێویستێتی بە تایبەتی هەر خستخانەی هیوا نییە نەخۆشخانەی تیشک هەیە خستەخانەکانی تر هەیە هیمێشک هەیە هیشەکرە هەیە یعنی دەیان شوێنیکە هەیە کە چاویان لە دەستی ئێمێ بەویستە ئینسان بێ هیوایان نەکە بتوانین بچووکترین پێویستیش بێ بتوانین بۆیان دابین بکەین. باشە سۆزان خان لە دوای ئەم کاری بەڕێستان کە کردوتانە پاداشتی کتێبەکانت بەخشیەوە بە نەخۆشخانەی هیوا هاوڕێکانت هاوڕێ نووسەرەکان یاخۆت خزم و کەسوکارەکەت بە هەمان شێوە وایان لە هاتووە کە لە دوای ئەم کاری تۆوە ئەوانیش دەست بەم کارە لە ڕێگەی هەر شتێکەوە بنەکە لە ڕێگەی بڵاوکردنەوەی کتێبەکەەوە بێت بتوانن کە هاوکاری نەخۆشخانەی هیوا یاخود نەخۆشیەکانی دیکە بکەم بەمان شێوە. بەڵێ خۆی لە خۆیان ئەو کاری کە من کردم ئەو مەبلەغی کە بردومە مەبلەغێکی زۆر نییە چۆنڵی دڵۆپێکە لەو دەریا هاوکاریکە ئینسان ببەخشێ بە نەخۆشخانەکان ببەخشێ بۆ نەخۆشانە ئەوەی کە من کردم تەنها مەبەستم ئەو بوو یعنی ئەوش پێویستی ناکرد بۆ شێوەیە کە من لە پێیجەکەی خۆم یا یەکێکم کە بڵای کەم وڵام شتێکیان کرد بەڵام بۆیە ئەو کارکەم خستە سەرشانی خۆم کە خەڵکی بتوانێت چاو لە من بکات کە بتوانێت پاڵپشتێ بکە بزانێت کە واجبی سەرشانی هەموو کەسێکمانەکە هاوکاریکە بێگومان بەهۆی دەستخۆشیەکانی ئەوانەوە هەستم کردو زۆر کەس چۆنەڵێ بخواچێتەوە هەر بە ئەرکی ئەزانێت کە یارمەتی بات ئەگینا بێتە سەر ڕاستیەکەی مەبلەغێکی زۆر کەمە بەڵام ئەو کتێبانی کە من لە کتێبخانەکەی بڕی لەو کۆڕێی کە لە سویدا کردم تاوان کۆڕێ من لە سویدا کراوە نەک لێرە لە سویدا لە تاراوگەیە کە هەستێکی تر زیینوو بۆ لە ناو خەڵکە کە بتوان هاوکاریکە من پێم وتم ئەم کتێبە لەمە لە کرۆنێکەوە کە کرۆنێ بسوکترین مەبلەغە ینی بڵێ چۆنەکە دینارێک کەمتری ئێرەیان 250 ئێرە کا 500 بە هزارێکان هەتا وتمە بۆەوە هەتا ئەو کەسێک کە ئەتوانێت هاوکاری بکات ئەوە هەستێکە ینی شعورێکی خۆتە کە دەری ئەبڕیت و هاوکاریەکە بۆ خەستخانە بێگومان خەڵکەکە زۆر بە جوانی و پێشوا هاتنە پێشوازی ئەوەوە کەسانێکی کەش هەبوو کە هەستی بۆ کرد من بیرم لەوە نەکردبەوە پێویستە ئەمە وا بکەین پێویستە وا بکەین بەڵام بەڕاستی ئەوە چاولێکەریەکی دروستکە کە خەڵکێک هاان ئەیات بتوانێتکە
هەست بە بەرزپرسیارەتی بکە لە ئاستی خۆیەوە و بتوانێت بە کەم یا بەزیا هاوکاری خەڵکە بێگومان دەستخۆشیێکی زۆریشم بۆ هەرچەنە مەبلەغەکە زۆر کەم بوو بەڵام هەستم کرد کە دەنگدانەوەیکی باشی هەبوو. باشە خاتو سۆزان هەڵبەتە کتێبەکەش تێناوەتە ناو ستودیۆ لەگەڵ خۆت مێژووی نووسینی کتێبەکان بە شێوەیەکی گشتی بۆ کەی دەگەڕێتەوە و ناوەڕۆکی کتێبەکان و پاشان با بڵێن ئەم کۆری ناسانی کە لە سوید بۆی کراوە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر باسێکی ئەم بابەتانشمان بکەین. بەڵێ من سەرەتا خۆم هەر کاری سیاسیم کردووە هەم و ئەندام پەرلەمانی عێراق بووم لە دوایەوەی کە لە پەرلەمان کۆتای مناش بیرم لەوە کردەوە کە من ئەو ماوەی کە لە ئەزمونێکی باشم هەبوو لە ناو سیاست و لە ناو دنیای دەرەوەیە پێم خۆش بوو ئەو ئەزمونەی خۆم تەناوە نەبێ بلەیەکم هەبێ بتوانم کاری تیا بکەم بتوانم بە نووسین خزمەت بە خەڵک بکەم لەوە چاوکو ژنێکی جیهان بین کە لە ئاستی ڕووداوە سیاسیەکان نبووم هەستم کرد ئەوەی کە ئەی بینم بتوانم بیخەمە و ڕۆڵی ژن کارکتەرە سیاسیەکان چارەسەر و کێشەکان لە هەمان کاتیشا کە ئێستا بینم کوردستان لە تەنگەشەیەکی گەورایە کە چۆنڵی پاڵەپەستێکی زۆری لەسرە لە کوردستانە پێویستە ئەوەی کە بتوانین منیش وەکو خۆم وەکو ژینێکی جیهان بینی کە چاودێری ڕووداوەکانەکەم دوور و نزیک پێم خۆش بوو هەندێک بە چارەسەر ئەوەی کە ئەیتوانم لە نووسینەکانمە لە وتارەکانمە دەنگی یاوەتەوە زیاتر ینی بڵاوم کردێتەوە لە هەمان کاتا کە نووسینێکم نووسێ چارەسەرێکیش دەگەڵا زیاتر وتارەکانم سیاسیە وتارە سیاسەکانیان چۆڵی هەموو ڕۆژێ لە پیجەکانیان لە سایت و تۆڕە کۆمەڵایەتیەکەی خۆمیان لە شوێنەکانی تر بڵاو کراتەوە لە گۆڤارەکانە پێم خۆش بوو لە کۆیان کەمەوە بیان کەم بە کتێبێک یعنی لە هەر پەرتوکێکم نزیکە 30 وتاری لە خۆ گرتووە ئەمانە ئەوە کە بۆ چۆڵێ دنیایەکە ژن توانای هەیە بنووسێ ژنیش ئەتوانێت چاودێری کارە سیاسەکان کە ژنیش کارکتەرێکی باشە لە پرۆسی سیاسیە بۆ ئەمە بەستە منیش ئامانجەکەمەوە بۆ لە نووسینەکانمە. باشە کۆکردنەوەی تەواوی ئەو وتارانە لە دووتوی کتێبێکدا ئەمە تا چەندەوا دەکات جگە لەو پاداشتەی کە با بڵێن لە ڕێگەی کۆری ناسانەکە بە نەخۆشخانی هیوا بەخشراوە منێکی خوێنەرە گەرە کتێبە بخوێنمەوە هەڵبەتە وتارەکان لە چەند سەردەمێکی جیاوازدا نووسراوە چەند ڕووداوێکی جیاوازمان بۆ دەگێڕێتەوە ئەمە تا چەندەوا لە خوێنەر دەکات کە بەر چەندین ڕووداوی جیاواز و مێژووی جیاواز بکەوێت لە هاوکاتە لە دووتوی کتێبێکدا. بەڵێ هەر کتێبەوە تاقەن هەر نووسینە و سەردەمی خۆی هەیە من لە دوای پرۆسەی پەرلەمانی خۆمەوە دەستم کردەوە ینی بە ئەزموو بۆ ئەزمونەی کە هەم بووە یعنی زۆر شت هەبووە کە بەرچاوم کەوتووە پێویستە شتی بە زۆر خوێنم هەبوو بۆ پارتێکی سیاسی بڵێ بۆ ڕووداوە سیاسەکان کە لە ئاستی ئێستای کوردستانە کە ئەگوزەرێ ئەمە وای کردووە ناخی منە ئەو بیرکردنەوەوانە هەبووە ئەو کەسانش کە خوێنەوە ڕەنگە زۆر جار خۆیان تێبینەوە یعنی لەوانێ و حالش لە مشکی ئەوە هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی من توانیمە بیخەمە ڕوو ئەو گرنگەکەی لەوەیە بووە. باشە سۆدان خەنجاوازوانی کە باسمان کرد بۆ ناوی کتێبەکانە چۆن بیری لەو کردەوە کە ئەم ناوانیان بۆ هەڵبژێری چونکە هەڵە نەبم دوو کتێبیان کوردستانی تیا یەکیان بە ناوی کوردستان هەر لە دڵدایە یان کوردستان لە ناو چوار دیواری ئاگاییدا و کتێبەکەی دیکەشت بامانشەوە چۆن بیر لەوە کردەوە کە ئەم ناوانیان بۆ هەڵبژێریت. بەڵێ من طبعا نووسینەکانم زیاتر ئەوە سەحالێن لە دەروی وڵات ئەژیم هەرچەنە ئێمە تەنها وەزانم کومە جەستەیەکمان لەوێ بە تایبەتی من چونکە ئەزان کە بنەماڵی حەمەتاتە بنەماڵەیە کە لە سلێمانیە ساحب قوربانیە لەبەرەوە هەڵاتوو نیم لە ڕووداوە سیاسیەکانە لەبەرەوە یەکێک لە کتێبەکانم کاڵە من کوردستانم هەر لە دڵایە طبعا هەر نووسینەکانم کە هەمووی لەوەیە کە کوردستانم لە دڵایە مەبەستم کە لەوێ دانیشتم بەڵام دامبیر و هۆشم لە کوردستان لەسەر ڕووداوەکانە بە خۆش و ناخۆشیەکانەوە نووسینی و ئەم کتێبم لەسەر ئەو بابەتە بوو. بەنسبەت ئەوەی تریشیان کوردستان لە چوارچەوەی دیوارێکی ئاگراویدا ئەو تەنگەشەی و ڕەوشە سیاسی ئەقلیمیەیە کە ڕوو لە کوردستانەکە کە هەمومان هەستی پێ ئەەکەین کە لۆدێکی زۆری نێودەوڵەتی و ناوچەی هەیە لەسەر کوردستان لەبەرەوە ئەم کاری کردو وتارەکانم زیاتر لەوا خۆی بینیوەتەوە بۆ ئەمە بەسەش ئەو ناوم بۆ هەڵبژاردووە. کتێبی سێهەمیشم ژیانم لە سێبەری مەرگدا بوو ئەمە تایبەت و بە چاپێکەوتنێکی خۆم منیش بێبەش نیم لە ڕووداوە خۆش و ناخۆشیەکان وەکو ژن وەکو سیاست لەم کوردستانەیە بۆ مەبەستە ئەم چاپێکەوتنم خات و نەرمین عوسمان نووسەر و سیاست مەدار ئەو چاپێکەوتنی کردم لە گوڵدانی ژنی شادای ناوە ئەو ڕێگایشی یامێک کە منیش بتوانم جاری کە چاپی کەم لە نامیرکەیەکە لە هەمان کاتە دوو کتێبی کەشم هەیە بەڵام ئەوانەی کە ئەو
بڵێ ئەو پارەی پێپەیا کراوە ئەم سێم کتێبە بووە بەڵام گینا دوو کتێبی کەشم هەیە یەکێک تراژیدیای خێزانەکەم ئەوە تایبەتە بە ئەو ڕووداوانەیە سیاسی کە بنەماڵەکەم و قوربانیەکەی خۆمانە لە پرۆسی سیاسی کوردستانە کتێبێکی کەشم یادگاری نووسینی برایەکمە کە شەهیدە وەختی خۆی ئەو نووسینانی نووسیوە کۆمەڵێ شعری پۆستەری نووسی بوو لە سەردەمی ڕژێمە ناردێ بەغا ئەو کاتە لەلایەن وەزارەتی سەقافە و ئەعلامی عێراقیەوە ڕەفەزکرانیان هێش بڵاوی کاتەوە طبعاً بۆ شعرەکان بۆ ئەو سەردەمە ئەشیا من ئەو دەستنووسانم کۆ کردەوە و کردمە بە کتێبێک بە یارمەتی دکتۆر عەبدولواحید ئیدریس کە هاوکاری تایپ پێی بۆ کردم ئەویشم بڵاو کردەوە یان تاسە 5 کتێبم هەیە دەستەکان خۆش پێمشە خامان ڕەنگی بێ خات و سوزاندەمێ ئەو پرسم زۆر جار ئەڵێن لە ژیاندا ئەگەر بەر بارودۆخێک نەکەوی ڕەنگە ئەو جۆرە لە هەستی بەرپرسیارەتیەت بۆ دروست نەبێت جا چیرۆکەکان لە ڕێگی بینینی ڤیددیۆیەک بێ خوێنەوەی وتارێک بێت توشکوێکی شێرپەنجە بێت ئەم چیرۆکانی کە بەداخەوە ڕۆژانە ئەیبیستین لە نەخۆشخانەی هیوا و توشکوانی شێرپەنجە ئەمە تا چەندە هەستی بەرپرسیارەتی تۆختر دەکاتەوە لە ناو هاوڵاتیاندا بەڵێ خۆی لە خۆدا هەموو هاوڵاتیەک پێویستە بتوانێت کە هەست بە بەرپرسیارەتی بکات بۆ نمونە من کە کارێکی سیاسیم کردووە لەگەڵ هەماکە خۆم بە ئەوە زانیوە کە ئەبێک لە هاستی سیاسیشە خزمەتگوزار و خزمەتکەوە خزمەتێکە من هەست بە ئاسوودەیەکەم کە بتوانم خزمەتێکم ئیتر بە پارە بێ بە یارمەتیدان بێ بە هاوکاریتر بێ لە ڕێ ڕێکخراوی بێ کە ئەو ینی ئازاری خەڵک کەمکەمەوە ئەوەش هەر خزمەتێکە شەر نییە ئێستا هەنێ شت هەیە بە پارەش ناکرێت یعنی ئێستا بۆ ئەو بۆ نمونە ئەو پەرستار و دکتۆرانی کە لە خستەخانەی هیوا و لە نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەکانی ترن بۆ نمونە خۆیان هەر لە خوانیان لێدراوە چۆڵی عەرەبی لە مەلاک ڕەحمە کەواتە فریشتەی میهرەبانی من ئەوانە ئەبینم لەوانە ئەوانیش زۆر لە پارە بە قیمەتتر خزمەتی خەڵکەکەن بەڕاستی ئەوم لە ئاسی خەڵکا دیوە لەو نەخۆشیانەی کە شێرپەنجیانە من کە سوکاری خۆم هەیە کە شێرپەنجێتی کە باسم بۆ کاڵم وەسئی ناو خستەخانە چۆنە ئەڵێ زۆر باشن لەگەڵمانە ئەوە بە پارە ناکەڕێ یعنی ئەوەش خۆی لە خۆی خزمەتێکی زۆر گەورەیە کا بێدایمە تەقدیر بۆ ئەو پەرستار و دکتۆرانەدا بنرێکە ئەوش گەورەترین خزمەت بە ئینسانێتەکەن بە مرۆڤایەتیەکەن لەبەرەوە بەرپرسیارەتیە هەر کەسە و لە ئاستی خۆی بە هەر شێوەیە بێ خزمەت بکات. باشە سۆزان خان لە سەرەتاوە باس لەوە کرد کە داهاتی کتێبەکان یاخۆ پاداشتی کتێبەکانت مەبلەغێکی کەم بووە بەڵام بێگومان بۆ نەخۆشانی توژبوو بە شێرپەنجە یاخۆ نەخۆشخانەی هیوا بۆ ئەوان زۆر بووە ئەم پارەی یاخود ئەو داهاتی کە باسیەکەیت وەک ئاماژەشم پێ کرد لە سەرەتاوە ئەو کەسانی کە کاری خێرخوازیەکەن یاخۆت داهاتەکانیان ئەبەخشنەوە کەسانی کە پێویستیان پێێتی هەستێکی ئاسوودەی یاخود مرتاح لای کەسەکەیە ئەو هەستە چۆن بوو لای تۆکە کارێکی لەم شێوەیەت کرد بەڵێ بێگومان زۆر خۆشحاڵ بووم یعنی من خۆم الحەمدوللا لە ڕووی چۆنڵی داراییەوە الحەمدوللا باشم هەیە من وەکو خۆم پێویستم بەو پارە کەمەنە بۆ هەرچەنە کتێب کە ئەتوێ کتێبێت چاپ بکەی لە ڕووی دەرونیە ماندوو ئەبیت نووسینەوە تا چاکەکەی یعنی هەر خۆشت کە بڵاوی ئەەکەیتەوە دوایی کۆیەکەیتەوە هەنێ پرۆسەی هەیە پیاڕۆ پارەی تێ ئەچێت ئەمانە لەلایەکەوە لایەک ترشە ماندووبوونی کۆکردنەوەی من ئەمە کە ئەو پارەیەم بەخشیان پێویستم بە پارەکەینە بەڵام شەرمیشم ئەکرد کە بە خەڵک بڵێم پارە بە پارە ئەیفرۆشم بەس من نایفرۆشتم نەناوتم بەخشینە ئەم بەخشینەوەی کرد خۆم هەنێ جار نەفسیان نامرتاح بووم هەموو خەڵکێک وا بیر نەکاتەوە کە مەبەستم ئەوەیە بەڵام لە ئاستی لە ڕسمەکە دام نابوو کە من لەگەڵ کتێبەکانە نووسینەکەم لە سوورنووسی بۆمە بۆ هاوکاریە لەگەڵ کۆکردنەوەی هەموو کرۆنێکە بە پاری سویدی قساکەم چکە بە کرۆن کۆکرایەوە بڕوا پێکە کە کۆم کردەوە کردێ 12,000 کرۆن خۆی 12,000شی نەکرد کەمتر بوو من تەواو کرد بە 12,000 لە کاتی گۆڕینەوە کردمە $1,000 تەواو کرد بە $1,000 یعنی وەم ئەزانی هەموو دنیا هی منە هەت ئەنجا ئامانەتێ سەر شام چکە کە هاتمە تۆزێ ناساغم نەمتوانین لە کاتی خۆیان بیبم لە ئەوەشە کە ئەوە هەستمەکە شتێک لەسەر دڵمە و ئەبێ زوو بیبم خێرا مرتاح بم ئاسوودە بم ئەمزانیە کە چاوەڕێی دەستی منەکە لەگەڵەوەشە من لێرەشەوە هەر زۆر سپاسی ئەو خەڵکە خۆ ینی ئەوانەکەم کە ئەو پارەیان بەخشی تەمەنەوە گۆڕەکە بۆ من کرا لە سویدا دوو ڕێکخراوەی کردم ڕێکخراوی ژنانی سوسیال دموکرات کە خۆم ئەندامێکی سوسیال دموکراتم لەیە ڕێکخراوی سوسیال دموکراتی سوید لە هەمان کاتە ڕێکخراوی ABF کە ئەوانە ینی خۆی لە سویدا پارە کۆکردنەوە ئەوانە ئەو پرۆسی ئاسان نییە بەڵام شتێکی زۆر باش بوو ئاسوودەی بۆ منیش و بۆ ئەوانیش باشە خات و سۆزان هەڵبەتە با
ئەو کۆڕت لە سوود کردو بیر لەوە کردوەوە لە ڕێگەی ڕێکخراوە بێت یاخود هەر لایەنێکی پەیوەندیدار بێت لە کوردستانیش ئەم کۆڕە بکەیت جارێکی دیکە بەخشیشی ئەم کتێبانە ببەخشیتەوە بە دڵنیاییەوە کارێکی پیرۆزە هیوادارم نەک ئەو بتوانم شتی گەورەتریش کەم چکە زۆرشت لە ناخی منە هەیە پێم خۆشە بیکەم یعنی دائیمە هەستەکەم قەرزێک لەسەر شانی منە کە چووکە ئەوەنە کوک پێم وتی زۆر جار ئەو شێن باکە بەرپرسیارەتیە بەرپرسیارەتی هەموو تاکێکە کە بتوانێت بەڵام منیش وەکو خۆم بتوانم بە هەر شێوەیە بێ بتوانم هاوکار بم خۆزگە ئەوەی کە لە دڵی منای بتوانێت دەسەڵاتێکم هەبووە بم کردار ئینشەڵڵا ئەوەی کە لە دڵتاییەتە جێ و هەمیشە هاوکاریەکانی بەڕێستان و کەسانی وەک بەڕێستان بۆ ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری هەیە بەردەوامی دەبێت زۆر سپاس بۆ بەڕێستان ماندوو نەبی زۆر سپاس بۆ سۆزان حەمەتا کە بەڕێزیان وەکو نووسەر لە ستودی بەیانی کورسار نیوزەوە لەگەڵمان بووی هەڵبەتە بەڕێستان کە تەمەنێکی مێژوویتیان هەیە لە خەباتکردنی سیاسی وەرەکو باسی دەکرد لە ئەندامێتی لە باڵێن ڕێکخراوەکانی سوید و ئەندامەکانی دیکە بەڵام لە ئێستادا بە هۆکاری ئەوەی کە باس لە بەخشیشی کتێبەکە دەکەین وەکو نووسەر دەتناسێنین دووبارە سپاس بۆ بەڕێستان بە خێراتی.